بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لەبێ خۆشحاڵ و شادمانین جارێکی دیکەش بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شاد دەبینەوە لێکێ لە مزگەوتەکانی شاری هەولێرم لەسەر گرنگجی بەربانکردنەوە لە مزگەوت قسە لەگەڵ بەشی لە مسلمانان دەکەم ئەو مزگەوتەی من تێیدام و بەرنامەی ئەمڕۆی لێ تۆمار دەکەین بەردەوام بە درێژای هەرسی ڕۆژی مانجی ڕەمەزان خواردن ئامادە دەکەن و یەکێک لە خواردنەکانیشان ئەوەیە کەبابیان هەیە ڕۆژانە بۆ مسلمانان ئامادەی دەکەن بۆ ئەوەی بەربان بکەنەوە لە پاڵ ئەوەدا نیسک و خورما و ئاویان بۆ دابین کردوون تاوەکو بەربان بکەنەوە جا من گفتوگۆیان لەگەڵ دەکەم با بزانم ئەوان چەند دڵخۆشن بەم بەربانکردنەوەیە و گرنگجی بەربانکردنەوە بۆ مسلمانان چییە و ئەوان چەندێک دڵیان پێخۆشە ئێوە لەگەڵمانابن من سەرنج و تێڕوانی بەشێک لەو مسلمانانی ئەو نێو ئەو مزگەوتتان بۆ دەگوازمەوە وەرەها دواتریش قسە لەگەڵ یەکێ لە مامۆستایەکان دەکەین لەگەڵمانابن. چەند ڕۆژ بوو هەمووی دەکەسەت نەدەدی ئێسانێکە الحەمدولله بەرەکەتی خوایە هەموویشتی خوایە چلەی هاوینێ ڕۆژ زەلامی دەکتاواندەوە بە ڕۆژی شخصی ئەوها هەیە گەنجێک بە تایبەتی یەکەم ڕۆژیتی یەکەم ساعتی بە ڕۆژی بی کە دێ ئەو خواردنەوە ئەو مەحەبەت و ئەو دۆستە و ئەو یعنی فەرەحی دەبینی زیاتر عاشقی مزگەوت دەبی زیاتر عاشقی دینەکەی دەبی زیاتر تەشجیعش دەبی لە بۆ ئەوەی کە بە ڕۆژی بی قەستەرەی درم لۆ کرایە گوتم بژمرم هەر بە ڕۆژی دەم ئەرێ بەخوای تازە شەبەکە و باڵۆن و قەستەرم لۆ کرایە تۆر برێوەرە جەنازە دەکەوی دەکەم قەیدی ناکە بمرم بە ڕۆژەکەم نەڕۆ لە عەسکەر بووم ڕۆژێکم نەخواردی عەسکەر بووی ئەرێ بەخوای بەبزانم چەندت خۆشە کە گەیشتووە ڕەمەزانێ بەڕاستی زۆر دڵخۆشم بەو ڕەمەزانی و ڕۆژێکی تەنگە لە بۆ ملەتەکەی بەس خوا بە گەورە و جلالت خۆی ئەو مانگەی قسمەتی مەکرد ئینشاءالله لەو مانگەش خۆشی و فەراحی دێتەوە چەندت خۆشە کە ئەوا مسلمانان بێت و بەربان دەکەنەوە زۆر چەند ڕۆژ بوو هەمووی دەکەسەت نەدەدی ئێسانێکە الحەمدولله بەرەکەتی خوایە هەموویشتی خوایە هەموو ئەگەر خوا ئەوە بزانم والله ئەوە دوو پقڵاوم نبارەوە شەربەتەک و ئارێ والله ئەوەندەی ناخۆم عملیات کرایم بە قوربان عملیات کرایم ڕعەکەم ئەو بەربانکردنەوە بۆ مسلمانان گرینگە وایە زۆر گرنگە یعنی هەم یەکدری دەبینن هەم تعارفەکی پەیدا بالضبط یەکدری دەناسن مسلمان معنای چییە مسلمان دەبی پێشترێ لۆم بە عەسکەر ڕۆژی گرتن کوو بە ڕۆژی دەبوون لە عمری هەشت ساریەوە ئەوە من لەنە ئەو وەسعیدا لە هەشت ساریەوە ئەرێ بەخوای ئەو خوای ئاگادارە لە سەفەرانی ژوومە لە هەموو جیانی ژوومە هەر ڕۆژیم گرتیە یعنی توێ سەفەرانی چلەی هاوینێ ڕۆژ زەلامی دەکتاواندەوە بە ڕۆژی 34 ساعت لە کارەبای بوو لە خەتی خارجی هەموو دەیان شکاندە چومنان لێیان دەینە بەس بە تەنیا ئەمن دەمامەوە ئەو ساری زۆر خۆشە عادی ئێواران دەگەر ڕێوە مارێ دادەنیشن بێ کۆرتە سفرێ کۆ دەبنەوە کۆمە پیرۆزەکەم دادەنیژین بە دۆخۆری بە دڵخۆشیەوە لەگە پیرێژی بێتەوە دوعاتان کردیەوە نیە والله لەوە ئەو مسلمانانە ئینشاءالله فەرەز خوا فەرەزی دەنێری لە ئەو مسلمانانە ئینشاءالله دەکەوینە خۆشی لەخواتی پێغەمبەری لەخواتی ئەو ڕەمەزانێ خۆ ڕەمەزانی ئێستا بێتاقەتت ناکە والله برسی نییە قەستەرەی درم لۆ کرایە گوتم بژمرم هەر بە ڕۆژی دەم ئەرێ بەخوای تازە شەبەکە و باڵۆن و قەستەرم لۆ کرایە ئاگات لێ خۆبی بزانە دکتۆر سەرێ دکتۆر برێوەرە جەنازە دەکەوی دەکەم قەیدی ناکە بمرم بەس ڕۆژەکەم نەڕۆ بەس ڕۆژەکە ئەرێ والله ئێستا برسیت نییە تێنی نییە والله الحەمدولله لەخوای بە زیادی ماوەسە سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام مەرحەبا باشە سەلامەتن موفقتان ماوەسە چەندتان خۆشە گەیشتینەوە ڕەمەزان و خوای گەورە فەزڵە پێ بەخشین الحەمدولله طبعا لە حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم هاتیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دری هەندی پێخۆش بووە بەشارەتی دایکە سەحابان
قال أتاكم شهر مبارك فرض الله عليكم صيامه لبرهم دي كبيغمبر صندري في خوجموا أمر أمتي أو بيغمبرين صلى الله عليه وسلم مجد ما في خوجموا زۆر باشە مامۆستا دەبینم ئەو مزگەوتە قەرەباڵغی پێوە دیارە و ئێواران خواردنتان هەیە ئەم بەربانکردنەوەیە لە چیوە هاتووە و گرنگەکەشی چییە؟ والله لوي طبعا إطعام كردني يعني هركسك كبروجيبي أتو ناني بدي أو همان خير لوي هي كبروجيبي وهمان خير جلبوتو هيا أو يقدوش أو هلا عادات وداب ونريد خوش مان كردواري أو هاد باوبو وقت خوي سنتني يا مامۆستا ها أول طبعا مسألة إطعام وحديث في صلى الله عليه وسلم دفن من أفطر صائما هريك كابراك بروجيبي أتوش بەرەبانجی بکاتەوە لەسەر ئەو خواردنی کە ئەتوو لە بۆی بکەیت پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم هەمان ئەجر پاداشتیوی هەیە ئەو چەند ئەجر پاداشتی هەیە کە بە ڕۆژی بووە ئەتوو هەمان ئەجر پاداشتی بشتەیە ئیدان ئەوە لە سنەتی پێغەمبەر یعنی کەم ناکە لە هیچ کەسیش کەم ناکە ئابەدەن لە هیچ کەس کەم ئێستا زیاتریش بە وەختەوە بەس نیسی دەدرێت ئێستا کوبە و لوبە هەیە کەباب هەیە هەرایە ئێستا بەس نیسک نمایە زیادی کردیە زیادی کردیە کەبابە کوبەیە بۆ لێرە شەربەتە چ دەدەن ناو خەڵکەی کە دێت ئێرە ئەمە کەبابی دەدەنێ لەفەی دەدەینێ نیستی دەدەنێ شەربەتی دەدەنێ پاقلاوی دەدەنێ ئای دەدەنێ و الحەمدولله ئەو ڕۆژ لەوانەی دیت بووین لە پێش مزگەفتی 500 عائلە ئەرزاق 500 عائلە مریشی درایت و ئەرزاق هەمە زۆریشی لەگەدایترێت باشە مامۆستا دەستان خۆش بی ئەم کۆکردنەوەی خەڵکە بە تایبەتی لە بەربانگ کە خەڵک بێکەوە دەبن چەندە گۆ دەکە مسلمانان یەکتریش بناسن و خۆشەویستی و سۆزیان بۆ یەکتری هەبێ طبعا محبتي زور دبي او كوبونويا وخلشيش تشجيع ذكري وشخصي وها جنسي بتايبتي يكم روجيتي يكم صارتي بروجيبي كدير او خوارنا او محبته او دوسته او يعني فرحي دبيني زياتر عشقي مزقف دبي زياتر عشقي دينكي دبي زياتر تشجيع دبي لبو او كبروجيبي من دالانيش ليرة دبيني الحمد لله من دالانيش هديش مان هي خلاتش ما شوانج لبني ترايح وتريج اما خلات توزيع ذكي يعني همو امازكتان اويا زياتر خلق ترجع بكان لسر دينداري الحمد لله بري طبعا زور باشا مامۆستا ئەو خواردنانە ئەستوی خۆتانە یا خێرخوازانی لا خير خوازان اكو ديني ام ديني او ديني او ديني او زۆر باشە فیدباکی خەڵک چی دەڵێ یعنی خەڵک ئەو مسلمانانە حال زور ئێستا شەڕیتیان لەسەر ئەو دەرێ ئەو سڕەی منە ئەو دەرێ سبەینێ سڕەی منە یعنی لەسەر ئەوەی کە خواردنی بین الحمد لله خەڵک زۆر یعنی دلی پێ خۆشە خەڵک زۆر دڵی پێ خۆش زۆر ئەوە خاصە لێرە عەمەلەمان زۆرە عەمەلەی بیانی هەیە خەڵکی بیانیش دێتن ئەوانە کارن بەرێ ئەوانیش دێن زۆر باش خەڵکی شوێ لە شوێنی دوور بێ لێکوانە بالضبط خەڵکی هەولێریش نیە دێ عەرەب دێ تورک دێ فارس دێ ئەنواع ئەشکال دێ ئەوەش محەبەتی گەورەی ئەو دینەیە باشە دەستت خۆش بی مامۆستا پاداشتی ئەو کەسەی جگەلەوەی کە باست بکرد هەمان خێری دەگاتێ هیچ پاداشتێکی دیکەشی هەیە طبعا ئەتوو هەر شتێکی ببەخشی لە پێناوی خوای تەبارەک وتعالە زیاد دەکە ما نەقەسە مال عەبد بصەدەقە دەستت خۆش بی ئەو ئینتیزارمان دەکەن قوربانە مامۆستا جان بەری چاوم دەستە بەڕێز سەر ڕۆژ بوو هەمووی دەکەسە نەدەدی ئێسانێکە الحەمدولله بەرەکەتە ئینشاءڵڵا بەرەکەتی خوایە وانە هەموویشتی خوایە چلەی هاوینێ ڕۆژ زەلامی دەکتاواندەوە بە ڕۆژی شخصی ئەوها هەیە گەنسێک بە تایبەتی یەکەم ڕۆژیتی یەکەم ساعتی بە ڕۆژی بی کە دێ ئەو خواردنەوە ئەو مەحەبەتەوە ئەو دۆستە و ئەو يعني فرحي دبيني زياتر عشقي مزقف دبي زياتر عشقي دينكي دبي زياتر تشجيعش دبي لبو او كبروجي قەستەرەی درم لۆ کرایە گوتم بژمرم هەر بە ڕۆژی دەم ئەوها ئەرێ بەخوای یعنی تازە شەبەکە و باڵۆن و قەستەرم لۆ کرایە تۆر برێوەرە جەنازە دەکەوی دەکەم قەیدی ناکە بمرم بە ڕۆژەکەم نەڕۆ لە عسکەر بووم ڕۆژێکم نەخواردی عسکەر بووی ئەرێ بەخوای ماڵ حاجی جان بزانم چەند درت خۆشە گەیشتنەوە ڕەمەزانش والله زۆر خۆش عیب نەبێت هیچ ئاوێ نییە یعنی درت زۆر پێ خۆشە والله لەوە خۆشتر زۆر باشە لەوە ڕەمەزانەشە پێشتر ڕەمەزانان بۆ ئێوە قورس نەبوو نا والله خۆش حەت خۆش بوو خۆش بوو ئەمە هیچ ئەوە نەبووە حەت بەهاوین و بەستان ڕۆژت گرتیا فکرم لێ نەکردەوە ئایا ناخۆشە یان نا بابزانم پێشتر بەهاوینان ڕۆژت گرتووە ئەرێ والله بە لە عسکەر بووم ڕۆژێکم نەخواردی عسکەر بووی ئەرێ بەخوای لە کاتی عسکەری قورس نەبوو لە بۆنگۆ والله گەرم بوو زۆر گەرم بوو دەبەز بووین عسکەر بوو ڕۆژ گەلک ئاخر درێژی بوو
ڕۆژ درێژ بوو هذا والله ئەتوار ڕۆژی خۆت دەگرت هذا والله همون قرد لفاي بزيادة باشە ئەدی ئێستا لەو ڕەمەزانەی تێنی تا برسی تا كركاتني برسينا جەوەکی خۆشی ها خوشتر زۆر باشە چەند گرینگە کە دەبینین لە مزگەوت بەربانگ دەکرێتەوە خەڵک بێ کۆکۆ دەبنەوە زۆر الحمد لله زۆر ئاوادان و خۆش وەموو ئەو عالەمە خزمەت دەکاو هذا والله هەم خێرەی گەورەیە و هذا والله لو خيرتن وایە هذا والله دەیاخوا سەرفراز بن سەرچاو خی گەورە سەلامەتان کا سەرچاو کە دەگەڕێەوە ماڵۆژ دوعاوشتی زۆر دەکەی وایە ئەدیکو ئەدی لەو ڕەمەزان دوعانەکەی ئایوەڵای ئێستا فرسەتە مانجی ڕەمەزان مانجی قورئانە مانجی دوعاکردنە مانجی پاڕانەوەیە وایە بەڵای زان و خۆشەویستان بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی هەندێک لە موسڵمانان بوو لەسەر بەربانکردنەوە لە مزگەوت و بێگومان ئەمە یەکێکە لەو مزگەوتانی شاری هەولێر کە هەرسی ڕۆژی مانجی ڕەمەزان بەردەوام خواردنی ئامادەیە بۆ موسڵمانان لە بانجی مەغریبەوە واتە فتارکردنەوە بەربانکردنەوە لەو مزگەوتە بەردەوام هەم نیسیان هەیە هەم قەسپیان هەیە هەم ئاویان ئامادە کردووە هەم کەبابیان ئامادە کردووە ئەوان دەڵێن ئێمە زۆر دڵمان خۆشە کە خواردن بۆ مسلمانان ئامادە دەکەین چونکە ئەو مسلمانە لە بەیانیەوە لە بەربانگەوە تاوەکو ئێستا هیچی نەخواردووە دەمی بە ذکر بووە دوعای کردووە خێری بۆ خۆی کۆ کردوتەوە من کە شتێکی پێدەدەم هەمان خێری ئەوم دەگاتی بێ ئەوە هیچ خێرەکیش لەو کەم بکاتن جا خەڵکێکی زۆر دیتە ئەو مزگەوتە هەیە ڕێی دوورە هەیە بۆن منە لە هەر لە شاری هەولێرە بەڵام شوێنەکەی دوورترە بۆ خۆی لەو مزگەوتە فتار دەکاتەوە جا تەنها ئەو مزگەوتە نییە لە شاری هەولێرکەوە بەربانگی تێدا بکرێتەوە بەڵکو کۆمەڵەیەکی دیکە لە مزگەوتەکانی شاری هەولێر بە هەمان شێوە خواردنیان ئامادە کردووە من دڵنیام لە بەشێکی دیکە لە شارەکانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بەربانگ دەکرێتەوە تا پرۆگرامێکی دیکە لە مزگەوتێکی دیکە و لە شارێکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ